ڕۆژئاوای کوردستان سەختترین قۆناغەکانی خۆبەڕێوەبەری و بەرگری تێپەڕاند کە ماوەی 6 ساڵە لەسەر ئاسی ناوخۆیی و دەرەکی بۆی دروستکراوە. پارتەکانی ئەو بەشەی کوردستان دەڵێن لە ڕۆژئاوا خۆبەڕێوەبەری هەیە، ئازادی هەیە، ئەزموونێکی نوێ دروستوە کە گەشتبینین بە ئایندەکەی. ڕۆژئاوا یانی وەک جیای کوردستانی چ قاسی دێ دۆرپێچکردن، تێ وێراندن، تێ بۆمبارەکردن، تێ بەرچیکردن، بەس ئەوەیە زۆر بەرخودی بەڕەوانی کە خوارد بۆ ملەتی خودکێ، بەلکی ڕۆژی چی حیا چل حیا پێنجی شەهیدی جانفدای دەدێ بۆ سیانەت و ڕوومەتە هەمی گەلی کوردستانی. قامشت و سلێمانیە، قامشت و هەولێرە، ئەفرین، ئامەدە، یعنی هەموو باژار و باژارەکەی کوردستانیەکەن ئێشیەکە. یعنی چ قاسی دوورپێچکردن هەبێ وەها ئەم خوڕتر دبن. بارودۆخی ئەم گەلێکی متەفاعلن گۆ پێشە ڕۆژەما وەکە کورد لە ڕۆژاوا وەی گەلێکی گەش و خۆش بێ. لە دوای سەرهەڵدانی ڕۆژئاوای کوردستان لە دوای ساڵی 2011دا بەشێکی زۆری خاکی کوردستان لەسەر دەستی شەڕوانان ڕزگار کرا، هەرێمی خۆبەڕێوەبەری ڕاگەیەنرا، بەڵام بەقەد گەورەی ئەزموونەکە هاڕەشەکانیش بۆ سەر ڕۆژئاوای کوردستان گەورە بوون. لەم قۆناغەدا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێیدا تێپەڕ دەبێت، جگە لە یەکڕیزی هیچ چارەیەکی تر نییە بۆ بەرگەگرتنی مەترسیەکان کە داواکاری پارتە سیاسیەکانیشە. ڕاستەیی بارێ مەگرانە، بارێ ڕۆژاوا گەلێکی گرانە، یعنی دۆستانی دۆستێمە پشتامە یەکیتیامە دیەکیتیامە دەیە، یەکتیا پارتیین ڕۆژاوای کوردستانی دەیە. ئەڤەیە دکارێ ڕاژێ بارێ هەمی سەتەمکارە، بارێ یعنی زوڵمە گوتی سەرمە ئەم دوکارن ڕاژنی وێ زوڵمێ ئەم بشکێنن لێ مخابن ئەف جدابوونێمە و ئەف ناکۆلیکیمە و ئەف غەیریمە دەهێلێ زڵم درێژتر ببی. ڕۆژاوای کوردستان ڕاستی گەلێک زڵم و زۆری دهات ده ساڵێن چوویدا ئالیێن حکوومەتە بەعسبا براستی گەلک مەشاریعین استثنایی سەرمە طەبقاندن لێ پشتی 2011 گەلێ کوردی تەری شۆڕەشا بوو بەرەنگی خۆی کوردی بەرەنگی خۆی شۆڕەشەکە سلبی دەست دار خست و ئیرۆ ئەم دکارن بێژن ئەم ڕۆژئاوادا ئازادیامە دەستێمەدەیە ما بخوا خۆسەریەک ئاوا کردیا ئەف خۆسەری ئەم هێوی ئەم دخوازن پێشە ڕۆژێدا ببێ فدرالی هەم یا باکووری کوردستانی بێ و کورد محرکێوێ ئەساسی کورد بن. ئیدارەی خۆبەڕێوەبەری لە سەرەتادا بەناوی کانتۆنەکان ڕاگەیەنرا، دواتر گواردرا بۆ فیدراڵێت لە باکووری سووریا، جگە لە کورد گەلانی ناوچەکەش بوونا هەڵسوڕێنەری ئەزموونەکە، ئەوەش ئەزموونێکی نوێیە لە بەشداری پێکردنی پێکهاتەکان بۆ بەڕێوەبردننی ناوچەکانی خۆیان. ئەم ئەزموونەش بۆ هۆی پەیدابوونی دۆست و پشتیوانی نێودەوڵەتی بۆ ڕۆژئاوای کوردستان. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.